بەناوی خۆی بەخشندە و میهرەبان کەرتی کشتتوکاڵ لە بەردەم وەرزێکی نوێی بەرهەمدا هەرێمی کوردستان دەوڵەمەندە بە پێداویستەکانی بەرهەمێنانی کشتتوکاڵی هەر لە ئاوی پێویست و خاشی بەتوانە و کەش و هەوای جۆراوجۆر و شیاو لەگەڵ ئەوشدا دەستی کارکەر و توانای برۆیی زۆر باشی هەیە تەنها و تەنها وەکو دەوترێت ئیدارە و سیاسەتێکی دروست و خزمەتگوزار ئەتوانێت ئەو پەیوەندیانەی سەرەوە ڕێک بخات و وە لە پاشانیشدا وە لە ئەنجامیشدا بەرهەم ناکرێت لەسەر خەرمانی بە پیتی وڵات برسێتی و لەسەر کانیا و ڕووباری شیرینی خاک تینوێتی بەڕێزان لەگەڵمان بن لە بەرنامەی پرس تایبەت بە کەرت و بواری کشتتوکاڵ هەرێمی کوردستان بە بەشداری هەرێک لە بەڕێزان کاک عەبدولسار مەجید وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و بەڕێز کاک خەڵەف ئەحمەد پەرلەمانتار لە لیژنەی کشتتوکاڵی و هەروەها بەڕێز دکتۆر ڕێژین مامۆستای زانکۆ سپاسانەکەین و لەگەڵ ژمارەیەک لە بەڕێزان و شارەزانی بواری کشتتوکاڵ و پرۆژەکان سپاسانەکەین کە کاتان تەرخان کردو بەرنامەکە بە هیوای وەکێ گفتوگویەکی بەسوود بکەین سەرەتاوە مەساعد لە جەناتەوە دەست پێکم لە سەرەتای وەرزێکی نوێی بەرهەم کشتتوکاڵەکان لە ڕووی ڕێژە و ژمارەوە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو چۆن دەیبینی جەنابەت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان ئەمنیش خۆشحاڵم بە دیدارتان و هیوادارم ئەو ئامانزانەی کە ئەم بەرنامەی بۆ ساز کراوە بێتە دی و بەرچاوڕۆشتنیشی باشیش ببێ بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و بە تایبەتیش ئەوانەی کە لە بواری کشتتوکاڵ کار دەکەن. کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان ئێستا بە بەراورد لەگەڵ ساڵان ڕابردوو جیاوازی بەخۆ بینیوە و ئەندازەیە گەشەی کردووە لە هەموو ڕۆکانیەوە لە ڕووی بەتایبەتی بەرهەمە ناوخۆیەکانی خۆمانەوە. من هەندێک داتام لەلایە ئەگەر هەر ئاوا باسی کەم بە سەریعی تەبان بەڕێژە یعنی بە تەقریبی بەراورد بە ساڵان ینی بەنزیکەی ئەوەندە نیو ئەوەندە زیادی نەزە بۆ بە داتاکان دەخەم ڕۆ باشترە بەڵام ینی وەکو باسم کرد هەنگاوی ناوە و گەشەی باشی کردووە. هۆکاریشی دوو هۆکار بووە. هۆکارش ئەم قەیرانی داراییە کاریگەری هەبوو لەسەر زیاتر گەڕانەوەی جوتیار یا بەرهەمێنی کشتتوکاڵی بۆ کشتتوکاڵ و هۆکاری دومیان بریتی بۆ لەوەی کە وەزارەتی کشتتوکاڵ وەک دامەزراوەیەک بەرگری لە کشتتوکاڵ و لە جوتیار لە بەرهەمی بەرگریەکان وەکو لە چیە خۆی بیدیوتە زیاتر بەرگریەکان بۆ نمونە ئێمە سیستەمێکمان پەیڕەو کرد لە 2014 و کە بۆ یەکەم جار بوو لە هەرێمی کوردستان پەیڕەو دەکرێت سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی دانانی ڕسومات لەسەر بەرهەمی هاوردا پێشتر ئەوە نەبووە نەخێر نەبووە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی خۆماڵی یا قەدەغەکردن کە پێشتر ئەمە هەبووە قەدەغەکردنی بەرهەمی هاوردا لە کاتی پێگەیشتنی بەرهەمی خۆماڵی ئەگەر ڕسومات کاریگەری نەبوو. ئەمە هۆکاری دووەم بووە تەبان بەرهەمەکانی ساڵانی ڕابردوومان ئەمە ئەگەر هێندێکیان ئاماژە پێ بکەم ئێمە گەنم پێش ینی ئەم کابینەیە بابن بە کاتی دەستپێکردنی قەیران ئێمە سەدا 90مان هەبوو واتە سەدا 90 بە خوددابین کاری گەیشت بوون. ئێستا ئێمە 181مان هەیەواتە بە 191 زیادی کردووە. گۆشتی مریشک ئێمە 136 بووە ئێستا بەرز بۆ تۆ بۆ 167 واتە 121 زیادی کردووە. گۆشتی سوور 173 بووە ئێستا 187 زیادی کردووە. سەوزە 163 بوو ئێستا 185 122 زیادی کردووە. ئەو پێداویستی ئەگەر ڕاشت گرم پێداویستی ناوخۆی ئێمە لە هێندێکیان لە کاتێکایەوە بڵین سانسۆ بخەنە سنوورەکان بەرهەم کەمتر بێدیان بە گومەرشێکی زۆر داخل بێت لەگەڵەوەی شاتۆ ناوخۆ نەتوانێت پێداویستی ئێمە لە هەندێک بەرهەم کە پێویستن بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە خوددابینکاری یا بە خۆبژێوی گەیشتوون هێندێکی 160 170 هێندێکی 140 هێندێکی خوار 140 بە خوارەوەیە ئەوشمان هەیە. خۆی سانسۆر خستن لەسەر سنوورەکان ئێمە کو باسم کرد ئەمە پێرەوکردنی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵیە
بۆی کە تو خاوەنی بەرهەمی خۆماڵی خۆت بی و جوتیاری ئێمە بەردەوام بێ لە کشت و کارکردن دەبێت سیستەمێک پێڕۆ بکەی کە بەرهەمی خۆماڵی ساغ بێتەوە و بش فرۆشرێ ینی ئەمە یەکێک لە ینی هۆکارەکانی پاراستنی بەرهەمی خۆماڵیە خۆ هەمووی نییە تەبان ینی تو ما نابێت تەنها پشت بە ڕسوماتدانان و بازدانان لەسەر بەرهەمی هاوردە ببەستی لە کاتی پێکەشتن بەرهەمی خۆماڵی بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی بەڵکو بە بازارکردنی هەیە پاڵپشتیکردنی هەیە و دامکردنی جوتیارەکانی خۆمی هەیە جوتیارەکانی هەیە دامکردنی بەرهەمی هەیە کە من هەمیشە لەگەڵ ئەوەم لە جیاتی کە کاتی خۆی دامی جوتیار کراوە دامی شخص کراوە و ئیوا هەبە هەر تەنها لەبەرەوەی کە ناسنامەکەی فەلاح بە جوتیار بە دامیان کردووە و توێتیان پێدا و شتیان بۆ کردووە نام لەگەڵ ئەوم بەڕاستی دامی عینی ئینتازەکە بکرێ ئەگەر بمانتوانی بە هەر کەسێک بوون منە دوتەن دەتەن بەسەن تەماتە یا پەتاتە یا چی بەرەم هێنا ئێمەش پاڵپشتی بکەین یا ئەگەر هەر کەسێک وەکو لە وڵاتان هەیە تەنێک تەماتەی ڕەوانی وڵاتی ئێران یا وڵاتی تورکیا کرد ئێمەش بە ئەندازەیەک پارە هاوکاری بکەین دام هەر یەک شت نییە ینی بۆ پاراستنی بەرهەمی خۆماڵی زۆر شتە دەستخۆش بێ دواترە گەڕێم وڵات ئەگە داتاکانیش بخەیتە کار خەڵەف جەنابەت چیت هەیە لە سەقسەکانی کاوسار وەکو وەزیرێک کە باز لەوە کاکە بەروبووەکان بە ڕێژەیەکی باش لە ناوخوا پێشکەوتن و بە خودت بژێوی تا ڕادەیەک هەندێکشان گەیشتووە جەنابتان وەکو چاودێرێک وەکو پەرلەمانتارێک لە لێژێری کشتتوکاڵی هاوکار بوون لەگەڵ ئەم دۆخەیە کە بەرەو پێش ڕۆیەوە یان خۆتان لە چیە بیریوەتەوە جەنابتان بەناوی خوای گەورە سڵاو ڕێزم بۆ میوانەکان جەنابی وەزیر و کاگە دکتۆر هەموو بینەرانی پێیان لە ڕاستیە ئێمە بەڕێز وەزیری کشتتوکاڵ وەک شەخص ئەرک و ماندووبوونی بەرز ئەنرخێنین و لە ڕاستیا لەو مەجای کەرتی کشتتوکاڵ خۆی ماندوو کردووە و وەکو لیژنەی کشتتوکاڵیش تەنسیقێکی باش وە تەنسیقێکی بەردەواممان هەیە بە ئێستایشەوە لەگەڵ وەزیر و وەزارەتی کشتتوکاڵ هەندێک لەو شتانی کە جەنابی وەزیر باسی کرد پەیوەندی بەوە هەیە علاقەی ئێمە وەک لیژنەی کشتتوکاڵ لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ باشەوە هەندێکی تری پەیوەندی بەوە هەیە جوهد و ماندووبوون لەم مەجالە کراوە بەڵام ئەگەر لە من بپرسی ئایا هەموو هەوڵەکان ئێمە وەک لیژنەی کشتتوکاڵ یا من وەک ئەندام پەرلەمانی لێ رازین بێگومان نەخێر لێ رازینین بەشێکی پەیوەندی بە وەزارەتەکە و جەنابی وەزیرەوەی بەشێکی تری پەیوەندی بە سیستەمەکەەوە هەیە سیستەمێکمان هەیە سیستەمێکی بێکەڵک و کۆنە ئەم سیستەمە بۆ نمونە ئیشەکانی وەزارەتی کشتتوکاڵ یان ئیشی کشتتوکاڵ و کەرتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان تەنها وەزیری و وەزارەتی کشتتوکاڵ لێ مەسئول نییە وەڕەبتی هەیە بە هەموو وەزارەتەکانی تری حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ نمونە ڕەبتی لەگەڵ وەزارەتی پیشەسازی و بازرگانی هەیە بۆ نمونە ڕەبتی لەگەڵ وەزارەتی دارایی زۆر هەیە کە زۆربەی ئیشەکان پێویستی بە وەزارەتی داراییە ئێوە ڕخنانەتان ئاڕاستی وەزارەتەکانی ترگرتووە ینی کاتێک کە ئێڵەن وەزیری کشتتوکاڵ خەتای نییە ئەوەی کە کەم و کورتەکەوێت دەسەر وەزارەت و بەڵێ بێگومان ئێمە چەند لەگەڵ جەنابی وەزیری کشتتوکاڵ قسەمان کردووە سەردانی وەزارەتمان کردووە جەنابیان بانگێش کردوێ بۆ لیژنە ئەوەندەش لەگەڵ وەزیری پیشەسازی و بازرگانی و ناو ئەو وەزارەتە سەردانمان کردوون لەم هەفتەیە کە کۆبوونەوەمان هەبووە لەگەڵ لە وەزارەتی کشتتوکاڵ دوو پەرلەمانتارمان لەوێ بوون هەر هەمان ڕۆژ لە وەزارەتی پیشەسازی و بازرگانیش بووین من ئەمە شتەکان زیاتر بۆ جەناب ڕوون بکەمەوە بۆ نمونە پێشخستنی کەرتی کشتتوکاڵ یەکێک لە کۆڵەکە ئەساسیەکانی جگە لەوەی ئێتیمامدانە بە کەرتی کشتتوکاڵ جگە لەوەی ڕێنمایی کشتتوکاڵیە جگە لەوەی ئەو دامانەیە کە جەنابی وەزیر باسی کردووە ئەو سنووردانانەیە بۆ بەرهەمەکان کە لە ناوخۆ پێ ئەگەن بەشێکی تری پەیوەندی بەوە هەیە پیشەسازی کشتتوکاڵی و گەڕ بخێنەوە لە هەرێمی کوردستان پیشەسازی کشتتوکاڵی ینی ساختکردنەوەی بازار ینی دروستکردنی بازار و ساختکردنەوەی بەرهەم بۆ جوتیار لە ئێستاە جوتیاری ئێمە خۆشبەختانە کۆمەڵە جوتیاری نمونەی پێگەیشتون دەرکەوتون بەرهەمەکانیان بەرهەمی زانستیە بەرهەمی پێشکەوتووە ئەمانە هیچیان ناوێت لە حکوومەت تەنها بازارەکەیان بۆ بدۆزێتەوە ینی هەر لەو سەرچێوی ئەو ژمارە نمونەیە بمێنێتەوە هیچڵێک نییە بۆی کە من ئەڵێم ئەمە تعمیم کرێ بڕە ڕاستە جوتیاری تریش پێویستە هەمووی ینی بەڵە ڕاستە کە من ئەڵێم نمونەیە یعنی مەجموعەی خەڵکی دیاری کراون ئەمە کافی نییە بۆ ئیکتیفای ذاتی بەرهەمەکانی کوردستان ئەمانە هەوڵی خۆیان بۆ حکوومەتیش لە ڕابردوو هەندێک دەعم هەبووە بە ئێستاشۆ هەندێک ڕێنمایی و دەعم ئەوانە هەیە قسەکەی من لەسەر ئەوەیە بۆ نمونە کە تۆ کارگەیەکدا ئەنێ ئەم کارگە ڕۆنی زەیتی زەیتونت بۆ دروستەکە ڕۆنی گوڵە بڕۆژت بۆ دروستەکە ئەگە کارگە هەبێ ینی بەرهەمەکەت بازارێکی خێرای هەیە لە هەرێمی کوردستانە بەداخەوە ئەمە کە من ئەڵێم سیستەمەکە کۆنا بەشێکی هەدەفەکەی من ئەمەیە بۆ وەرگرتنی مۆڵەتێک کە تۆ کارگەیەکی وەبەرهێنان لە هەرێمی کوردستانە بکەیتەوە
ئەوەندە وەزارەت ئەکەن بە کابرایەوە بەرهێن تااقەتی نامێنێ ینی ئەو ڕۆتیناتی کە ناو دامودزیەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە هەمووی تااقەت فڕۆکیێنە ئەنی بەرهێنمان هەیە لەم سلەیمانیە من ناوی کۆمپانیاکەی و ناوی خۆشیم لەلایە کە ویستوێتی کارگەکانی بەرهێنانی شیر بکاتەوە لێرە ئەوەندە هێناویانەوە بردووانێ سەر ڕاکەوە لە نجەف دایناوە یعنی کارگەی ڕۆنی عربەت لە بەردەستمانەیە کارگەیەکی کە نمونەیەکی زیندووە لە 6 مانگی ڕابردوو ئێمە وەک لیژنەی کشت و کاڵ و من بەرهێنەراتی لیژنەی کشت و کاڵ ئەوەندە ڕام کردووە بە دوایە ئەی تەواو بێتاقەت بووم تاکو ئێستا یەکلایی نەکراوەتەوە قسەکە لەسەر ئەمەیە بەم جملە قسە کۆتایی بەم قسانی ئێستەمێنم وەزیریان داناوە بۆ وەزیری پیشەسازی و بازرگانی لەگەڵ حرمەتم بۆی وەک شخصێکی بەتوانایە من سیڤەکەیم بینیوە لەسەر ئەساسی سیڤەکەی دەنگم داوە بۆ وەزیر بەڵام ئەوەندە ئیشیان بۆ دۆزیوەتەوە نازانێ کامیشیان کە وەزیری پلاندانانە وەزیری پیشەسازیە وەزیری بازرگانیە وەزیری کۆچ و کۆژبەرانە کە نیمانە ئەو وەزارەتە لەسەر ئەرزی واقع ئەو دەورەیە بینێ ڕاوێژکاری بەڕێز سەرۆکی حکوومەتە هەر ڕۆژێک لە ئەمریکای ڕۆژێک لە ئەوروپای ڕۆژێک لە کوردستان ئەمە بۆ یەک واژۆی وەزیرە بێ 6 مانگ بۆسی کعب ساڵ جنابەت هەمان ڕخنەت هەیە لە وەزارەتەی کە ئەگەر هاوکار نییە ینی نازام حەزەکەم وەڵامێکی جنابیشت بزانم ئایا وەزارەتەکانی تر ئەوانی کەس هاوکاری و کۆماڵیشی لەگەڵ ئێوە هەیە بە تایبەتی وەزارەتی بازرگانی خۆی کە یاعقوب من بەڵێ پژگیری قسەکانی کە خەلەف دەکەم ڕاستە کشت و کاڵ ینی تەنها بە تەنها ناتوانێت کشت و کاڵ بەرەو پێش بە وەسم وەزارەتەکەیەتی بەڵکو پەیوەنی فعلا بە پیشەسازیەوە هەیە لەوەی کە ئەو بەرهەمانەی کە لە بازارەکانی خۆمان یا هەناردی دەرەوە ناکرێن چۆن ساغ بکرێنەوە لە وڵاتان دێن ئەو بەرهەمانە دووبارە دێن ینی پیشەسازی کشت و کار لێ دروست دەکەن وڵاتە بۆ نمونە تەماتەکە کاتێک مایەوە لە قوتونان ینی بەڵێ دۆشاری ئاوی تەماتەی لێ دروست دەکەن و هێندێشکی هەیە لە قوتونانی هەیە تەبان بۆیە ئەمە ئەمن بە شێوەیەکی گشتی دەم تەمەنانی باسی یەک وەزارەت ناکەم پەیوەندی ڕاستەکە بەوە هەیە بەڵام ئەو ئیشی من نییە بەس لەوە چی وەزارەتی زیاتر لەگەڵ ئێوە بەڕاستی بێ فعلان کاراسانی بۆ کەرتی تایبەت کە بۆ بەرهێنەران بکە بۆ یەکێک بێن ینی توانای خۆیان لەم ڕۆ بەکار بێنن کاراسانیان بۆ بکەن نەک فعلان کێشیان بە دروستکە ینی ئێستا کابرا بێ مۆڵەتی کۆمپانیایەک دەربێنێ یان کارگەیەک بەس تەنها مۆڵەتی کۆمپانیایەک شەریکەیەک دەزان چەندی پێویستە ئێمە لە بەنجمەنی باڵی ئابووری باس کرا پێویستی بە 37 ڕۆژی داوام هەیە یعنی 37 ڕۆژی داوام بێجگە لە جمعە و شەمە بێجگە لەو کاتانش کە ئەو مۆزەفەی پەیوەندیدار لەوێ نابێ دی وڵات هەیە بۆ معلوماتان ینی وڵات هەیە تەنها بە 2 سعات دەتوانێت مۆڵەت دەربێنی بە 2 سعات دەتوانێت هەڵوەشێنێتەوە تۆ ئەم بابەتانە لە ئەنجومەنی وەزیران باس کردەوە بە تایبەتی لەسەر بەڵێ لە ئەنجومەنی باڵای ئابووری بە تایبەتی ئەم باسانە باسن کە نابێ ئەوە بە بەرهێن و کەرتی تایبەت ئاوا وەڵامی ئێوان چییە هێندە ناحەت بکردن قرار درراوە نرم قرار درراوە کە ینی کە بەم شێوەیە بەم سیستەمە مەسەن پەیوەندی بە وەزارەتی ناوخۆ هەیە کە کاتێک ئێمە دەڵێن بۆ نمونە ئەم بابەتە قەدەغەیە ئەگەر وەزارەتی ناوخۆ هاوکار نەبێ و یەکەی ئیدارەکان هاوکار نەم بۆ جێبەجێکردنی ئەو بڕێنمایانەی وەزارەتی کشت و کار فعلەن ینی کاری من نییە بچم ینی ڕێگری بکەم و ئیزاعەتی یاسایی لەگەڵ سەرپێچی کەرام بکەم کاتێک باسی مەسەلەن بازرگانی بکەین بەڵێ دەبێت ینی وەزارەتی بازرگانی پیشەسازی کە ئەوی شەریک وەزارەتە دەبێت ئەو بێ هەندێک بەرهەمانەی من لە ڕێگەی کەرتی تایبەت و بابە دەرساقێن کاتەوە بەسمەیە پشگیری ینی قسەکانی دەکەم ڕاستە ینی ئەم سێکتەرە بە تەنها وەکو وەزارەتێک ناتوانێت ببوژێتەوە بە تاوی گەشە بکە بگاتە ئەو ئاستەی کە پێویستە بۆ هاوڵاتیانی بوارێمی کوردستان دەست خۆش بێت دکتۆر ڕۆشن ویستم ئەمان مناقەشەی لەسەر و گفتوگوی لەسەر بابەتەکەم دیارە هەردوو لایەن هینن هاوهەڵوێسن لەسەرەوەی کە بە تەنیا وەزارەتی کشت و کاڵ ناتوانێت دەرەقەتی ئەو سێکتەرە گەورە و گرنگە ئابووریە بات کە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئەوە کە پانتایەکی زۆر لە ئابووری و لە سروشتی ئەم هەرێمی کوردستانە ئەگرێتە خۆ تۆ تعلیق و خوێندنەوە چییە بۆ بابەتە ئەمە جەنابەت وەکو ئەکادیمیەک ڕای خۆت لەسەر ئەوانەوە زۆر سپاس بۆ کەناڵە بە ڕێزەکەتان ڕێز و حرمەتم بۆ هەردوو برای بە ڕێزم مام سعد دوستار و کا خەڵەف دیارە ئەوەی منەمێ لێرە باسی کەم قسە نییە لەسەر هەر یەکێک لە بەڕێزان بەڵام بە کۆی سیستەمەکە باسەکرێت چکە یەکەم قسە لەسەرەوە دەستی پێ کرد لە زانستی کارژێڕیا پێشەر هەموو شتێگەر بتوێ ئیش بکەی لەسەر سێکتەریی حساس و گرنگ و کشت و کاڵ یەکەم وەزیفاوەیە لە ڕووی کارژێڕیەوە بزانی هەڵەکان من لە خۆمەوە قسەیەکەکەم ئێمێکی ئەکادیمی بێبەرهەم و
مشەڕعێکی ئیفلیسکرا و منەفیزێکی موفلیس زۆر قورسە ئێستا بێ ئاوە ئەبێ جارە تەختیتی شەکانی خۆمە بزانین جە دوای بینجە سەر ئەوە بکەین چی یەکرێت ئەوەی کە بەلای منەوە گرنگە ئەو واقعانش بڕوانی زۆر واقعی بووم ئەو بابەتە هەیە ئەمڕۆ بۆ شێوەیە بەڵێ منی بەڵێ زانکۆیەکی بێبەرهەم پەرلەمانێکی فلیسکرا و حکوومەتێکی موفلیس ئەوە منەفیز ئەمە مشەڕع میژۆ کۆکادیمی کۆی سیستەمەکە باسەکەم ئەوەی کە گرنگە بەلای منەوە کە مەبەستمە لێرە باسی کەم لەسەر ئەو سیستەمی بڵێن ڕاستاندنەیە خود ئەو چاکردنەوەیە بۆ ئەوە سێری مێژووی 24 ساڵکە من ئەتا ئێستا گگلەیەکمان هەیە لە ساڵی 91 بۆ دواوە لە 92 کە حکوومەتی کوردی دروست بووە بۆیە وتم لەسەر سیستەم قساکەین لە یەکەم کابینی وەزارەتەوە هەتا ئێستا لە 95 ئەگەر بڵێم 99 لە دەرسەدی هەرچی وەزیرەکانێ من زمینین باسی کشت و کاڵەکەین خەڵکی مختص نەبوون بە معنی بنەبووم دایم بە بیانی پۆستێکی سیادی ویستویانە پەردەپۆشی کۆمەڵە حەزێ بکەن ئەمە حاڵەتێک و هەمان کاتیشا بەشێکی زۆر لە مشەڕعەکان بە هەمان شێوە ئەوە نەبوون لەسەر ئەو قسەیە هەر تەئیدەن بۆ قسەکەی مامۆستا عەبدولستار کە خۆی باسی کرد با سیستەمی پاراستنی بەروبوومی خۆماڵی تەماشای ئەم سیستەمەکە بابەتێکی زۆر جوانە دەستخۆشی بۆ کەسەی کە گەڵاڵەی کردووە سیاغەی کردووە چۆتە پەرلەمان و دەنگیشی پێداوە بەڵام یەک کۆمەڵشتی تەکنیکی دەرەکەوێت ئەو قسانی کە ئێستا ئێمە لێرەیەکەین بۆ چاکردنە لەمە بۆ دووە کە باسی سیستەمێکەکەی کە تۆ تەوێ بەروبوومی خۆماڵی ئەپرسیارەکانمان لەمەیە خاکەکەمان تا ئێستا کوردستان نازانین کۆمەڵە تێبینیمانەیە جۆری خاک و نەوعێتی چیوەکو مامۆستا پێشتریش باسی کرد لە کۆنفرانسەکە کە چەند زەڕورە و چەند گرنگە بۆ ئەوە چۆن بتوانین کلاسیفیکیشن یا پۆڵێنکاری بۆ بکەین بەڵام بێ و پرسیارە جەوهریانە بکەین ئەگەر بەس بەروبوومە کشت و کاڵەکان وەرگین ئایا لە بەروبوومی خۆماڵی هێزی کاری خۆماڵی ماوە ئەمە پرسیاری یەکەم ئایا توی خۆماڵی ماوە ئایا سەماد و پێنێکی میانە بە شێوەیەکی خۆماڵی و کوجاران نەکرێت مەرجە هەر تۆی خۆماڵی هەر بەکاربێتەوە لە کاتێکا بەرهەمەیە لە وڵاتان پێشکەوتوترە و تۆی خۆماڵی بەقەدەر هێزی ناوخۆ وەکو چۆن هێزی پێشمەرگە پاراستنی ئەو توراسە ئەو تۆوانە بەقەدەر هێزی پێشمەرگە گرنگە بەڵێ ئێمە سنفی گەنمی خۆماڵیمان بەرەو ناوچوون چووە تەماتی خۆماڵیمان نەماوە خیاری خۆماڵی نەما بزنی خۆماڵی نەما مەڕی خۆماڵی نەما هەموو ئاژەڵەکانمان بەرەو لە ناوچوون چوون کەواتە ئەمانە سەروەتێکن چەندێ سید بانک و جین بانک گرنگە بەقەدەر هەموو سێکتەرەکانی ترەمەیەکی لە خاڵ جۆرێتەوە تۆ پێدوانی ئەو بەرهەمێکتر ینی بابەتشتر هاوردەکرێ بۆەوەی کە برە و ینی لە ڕووی جۆرێتی و چەندێتی و ژمارە بەرهەم زیاتر بێ ئەوە تۆ قەناعەت بۆنی لە کاتێکدا خۆماڵەکە ناتوانێت ئەو پێش بڕکێ بکات ئەو کاتە ئەتوانێت جەناب بەڕێزانی پەرلەمانتار و وەزیرەکان بڵێن وەکو وەزارەتی کشت و کاڵ ئەم تۆپە هەڵدەنەوە بۆ ساحەی ئەکادیمیەکان و کواسەنتەری توێژینەوەکانتان بۆ نایان پەرە بەمە بدەن بۆ نایان تەتویری پێ بکەن بۆی خاوەنی بەروبوو یاخود توی خۆمان بین ئەمەیەکی لەو پرسیارانە گەر بڕۆین چەند بەرنامەیەکی و بابەتێکی حساسە بەس منەمەوێ لەسەرەوە قسە بکەم مەگەر باسی بەروبوومی خۆماڵیەکەین ئەبێ هەم بە ستانداردە خۆماڵەکە تێپەڕێنین ناکرێ من دەنگێکی خیار لە ئەردەنەوە بێنم لێرە بڵێم وڵا بەروبوومی خۆماڵیە چین ئەسڵن خۆماڵی نییە ینی بەڕواندنی لێرە نابێتە خۆماڵی نەخێر بەچی بەس لەبەری خاکواوەکەی تۆیە لەبەرەوەی بەس بنەماڵەیەکی عەرەبیش بێنی لە بەیتێکا داینێ بڵێ بەروبوومی خۆماڵی لەبەری کوردستانە چێندرێ کار و هێزی مرۆیی و خاک و ئەو هەواکە لێرە بەرهەمی هێناوە بەس خاک و ئاوەکەتی تۆ هێزی مرۆیی کوای تۆ ئێستا ئەوە جوتیار لێرە دانیشتۆ بزانە لە سەدا چەندی جوتیارانی ئەمە ئێستا بە بنەماڵی ئەوەکەن واقعیکی تاڵەوە حەزەکەم باسی کەم تۆ پێ دوای جوتیاری دەرەشی لێرە ئیشەکە هێزی کاری دەرەچی نەک جوتیاری دەرەچی دووشتمانێ ئێمە جوتیارمانەیە خاوەن زەویشمانێ ئێمە هێزێکی کارمانەیە بەڵێ جوتیارەکانمان ئێستا بەشێکی زۆری خەڵکی هێناوە هاوکارێتی هێزی کارە لەگەڵی بە تەنیا ناکرێت جوتیار ماوە بە تەنیا ئەوە خاڵێکی تر بەشەکەی تری ئەگەڕێتەوە بۆ نەبوونی ئەم هەماهەنگیە هیوادارم لەم بەرنامەی جەنابتا کە چۆن ئاوە کۆکراوینەتەوە هەرچەندجی خۆشحاڵی بۆم کابینی حکوومەت بەڕاستی بەڕێز وەزیری کشت و کاڵ مبادرێکی زۆر جوان و نادیری کرد لە مێژووی وەزارەتەکانی ترانە بوو ئەویش ئەوەیە تەنسیق لەگەڵ ناوەندە ئاکادیمیەکانە بکرێت ینی بۆ نمونە هەر باسی ئەو یاسایە بکەین کە دەرچوو لە پەرلەمان ئەکرێ پرسیارکەین ڕێبێکا خەڵەفیش پێش جەنابی بووە چەند مامۆستای زانکۆ هات وەسفێکی بەروبوومی خۆماڵی بۆ کردن چەند خەڵکی مختصتان هێنا ئەم یاسایانە چۆن دانران هەرچەنەوە بابەتێکی ترەکە خەڵەوەگەر ینی وەکو پەرلەمانتارێ چڕێکەمەوە بە کورتی تەنانە لە شوێنی کەژ و تومانە ئەوەندە کارەساتە تەنان لە ڕێنووسی کوردەکەشی هەڵی زۆر ترسناجیتیە بە عەرەبیە نووسرێ بە کوردایی تەرجەماکرێت دەستخۆش بەسپاس بۆ بەڕێزت دێنێ لای بەڕێستان شارەزایان و خاوەن پرۆژە و پرۆژە کشتتوقاڵەکان لێرن
پێوان خۆشە بە پرسیار بە پێشنیارەکانتان بە دەرخستنی ئەو دۆخی کە ئەمڕۆ لە کەرتی کشتتوکاڵە هەیە بەشداربوون لەگەڵمان خۆشحاڵە بین فەرمون. من ناوم جەمالە ناساوم بە شێخ جەمالی کڕوشنا پشتگیری ئەو بۆچوونەی دکتۆر ڕێژینەکەم بۆ ئەوەی کە ئێمەی جوتیار ئێستا زیاتر لە بەڕای من زیاتر لە 12,000 خانووی پلاسیکی هەیە لە کوردستانە لەوە بە قەنەعەتی من 10,000 عائلەی عارەبی بابڕێەوە بۆ لەبەر ئەوەی ئێمە لە قودرەتی خۆمان زیاتر دەستمان داوە بە چوونەتە ناو کەرتی کوشتتوکاڵەوە تەنها بە خێزانەکانی خۆمان ناکرێ کۆمەڵی خێزانی ترمان هێناوتە ناو کارەکەەوە بەڵام ئێمە گلەیمان لە گەنجانی خۆمان هەیە گەنجانی خۆمان گلەی یەکەن لەوەی کار نییە و ئیژ نییە و کار و کاسبیان نییە ئێمە چەند جار و تومانە بێن ئێمە خانووی پلاسیک 8 خان و 10 خان و بە عەرەبمان داوە بە نیوەی بۆ ئەوان نایەن شارەزایشن و خۆشمان لەگەلیان تا کۆتایی بۆ نایەن لەگەڵ ئێمە بیشیان دێنێ بە نیوەی هێڵێ بە ماغانە ئەڵێ بەچی هەڵێ گەنجەکانمان دوورن لە ئیشکردنەوە ئەوەیش ئەگەڕێتەوە بۆ ناو گەنجەکان بەڵام ئێمە کە دکتۆر ئەوەی ورۆژان ئەوە ئێمە دووبارەیەکەم و زیاتر لە قودرەتی خۆمان چوونێتە ناوکەتی کوشتتوکاڵەوە و لەسەر ئەرکی خۆشمان چوونێتە ناوکەتی کوشتڵ باسی ئەوەش کراکە جوتیارەکان پاڵپشت دەکرێن یا پاڵپشت کاتی خۆی پاڵپشت هەبوو زۆر باشە کاک شێخ هەر حەزم پرسیار بکەم لە بەڕێزەوە جوتیارێکی نمونەی مەیدانی کە لە مەیدانی کشتتوکاڵە و بەرهێنێت و ناسراویشی لە وارە بەڕێی تۆ گرفتەکان چین یانی ئەوە تۆ باسی دەستی کارەکەی کە جگە لە گەنجەکانی خۆمان وانی کە دەرچووی بەشە کشتتوکاڵەکانن خەڵکی تر ینی خەڵکیکە ئەو کارە ئەکەن جگەلەوە یعنی چ گرفتێکی تر هەیە ئەگەر بە کورتی باسی وەڵا گەنجەکانمان من بۆچوونی من وایە کە خەتای تۆڕە کۆمەڵایەتەکانە گەنجەکانمانی هەمووی ئالوودەی تۆڕە کۆمەڵایەتەکان بوون شەو ناخەون و بانیش وەختی خەبەرانەی بێتەوە هەموویشێکیان لە دەست دەرچووە ئەمە نەک ئەوە بە زۆر پێویستی بەڕێخستن هەیە حکوومەتی بەرنامە پلانێکی نازانم ئەگەر دواتر هەی بێت بۆی کە تا ئێستا من ئەوم نەبیستووە کە پلانێکە بێ بۆ ئاڵوگۆڕکردن لەو تۆڕە کۆمەڵایەتیانەکەەوە تاسیریشی کردو لەسەر مەسەلە کۆمەڵایەتەکان لە ناو کوردستانە دەستخۆش ساڵ و بەڕێستان سەرەتا سپاسی وەزیر و ئەوەندام پەرلەمان و دکتۆر ڕێژینەکەم بۆم دەرفەتە ڕەخسانیان من لە خاڵێکی بچووکەوە دەست پێەکەم تاکەی بە تەمان وەزارەتی کشتتوکاڵ هەر کرێکی بێ یا هەر چاوەڕێی دەستی ئەنجومەنی وەزیران بێ بۆ خۆت بیر لەوە نەکەیتەوە داهاتیە بێ من لە ماوەی دیراسی چەند وڵاتێکم کردووە بۆ کشتتوکاڵ چۆ چی کردووە ئوتێلی هەیە ئەیا بەکرێ داهاتەکەی بۆ وەزارەتی کشتتوکاڵە یعنی ئێوەش بیر بکەنەوە یا کارگەی لە قوتونان یا ئەو نیسبەتە پارەی هەیە پرۆژەی پێ بکەن دوای پرۆژەکە داهاتەکەی بۆ وەزارەتی کشتتوکاڵ بێ نەک چاو لە دەستی حکوومەتی هەرێمێکە بەداخەوە وەک پێویست نییە کە لە کاتێکا ستانداردی جیهانیە بێ لە سایدە کەمتر نەبێ تا ئێستا نەگەیشتۆ تا و نیسبەیەوە نێمی دیراسم کردو 1.9 ئەمە یەک کارگەی لە قوتونان زۆر زەرورە بۆ ئێمە بەڕێز گلەیی ئەکرێت ئێستا ئەم جوتیارە نمونەیە من پاراگام لێ بوو 1 کیلۆ خاریەوە بە 85 باشە ئەگەر کارگەیەکی لە قوتونان هەبێ بکرێتە بەرهەمی ترشیات زۆر زۆرێمە ئیسپادەی لێکن یا بۆی خەزم بکرێ بۆ ماوەیەکی تر پرسیارێکی ترم وێ ئایندەی خوێنکار و دەرچووی کشتتوکاڵ لە وڵاتەیە چی لێ یەکێک ئەوە مەعساتە ینی ئەمە نەمان کۆلێجی کشتتوکاڵی هەیە چی لێ ئەەکەن دکتۆر ڕێژین ینی من پاریژە و داوایم لە وەزیر کرد کۆمەڵە لە بەشەکان لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵە ڕێک بکەون لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵایە سڕی بکەن بۆ ماوەیەک دوا قسەشم پارێکی ئێمە زۆرە چێتە دەرەوە بە بۆنێ حەوزی ماسی و ماسی هاوردەوە یعنی داواکەم ئەو پارێ با لە ناو خۆمانابێ با خۆمان دەساڵدەسی پێ بکەیت تاکەی بچێ بۆ وڵاتی بێگانە مسپاسانەکەم من نزار عەبدولقادر وەکو چالاکوانێکی ژینگە لێرە لە خزمەتانام دەستخۆشی جناب تەکەم کاک یاقوبووە بەخێر هاتنی هەر سێ میوانە بەڕێزەکە و هەموو ئامادەبوانەکەم من لێرە ئەمەوێ پرسم لە جنابی وەزیر ئەو بەرهەمانەی کە ناوخۆ بەرهەم هێنراوە لە مقابلی ئەوەیە چەندێک پرۆژەی ئاوگلدانەوەی بۆ کراوە چونکە معلومی جەنابتان پرۆژەی ئاوگلدانەوە معلومی جەنابتانە کە کشتتوکاڵ بە ئاوەکرێ ئەمە یەک پاشان جیاوازی کراوە لە بەرهەمهێنانی بەرهەمەکانە
بۆ نمونە یعنی مەبەستمەوە بە دیراسە کراوە بۆ نمونە لە کیلۆیەک پەتاتە لە بەکاربەری ئاوە مەبەستم لە بەکاربەری ئاوایە کیلۆیەک پەتاتە کە 500 لیتر ئاو بۆ 1 کیلۆ پەتاتە بەکاربەری ئاوە بەڵام لە مقابلە کیلۆیەک برنج نزیکەی 11000 لیتر ئاو بەکاربەرەتی بۆ بەرهەمێنانەکە ئایا جیاوازی کراوە لەم بەرهەمانەیە لە ڕووی بەکاربەری ئاویە دەستان خۆش بێ دەستخۆش زۆر سپاس بۆ بەڕێزت فەرموو دەستخۆشیتان لە یەکەم بە خێراتنی میوارە بە ڕێزەکانەکەم بەڕاستی من هاوڕا بووم لەگەڵ قسەی هەرسێ بە ڕێزەکە بە تاتی دکتۆر ڕێژین لە ئێستا هیچ ئەتوانم بڵێم گەرانتی بێم کە هیچ بەرهەمێکی خۆماڵیمان نییە بەڵام لەگەڵ ئەوەشە دەستی کاریشمان هەیە بەڕاستی من ئەتوانم گەرانتی بم کە هەر خوێندکارێکە لە پەیمانگا بێت یاخود ئامادەی یاخود زانکۆکانی کوشت و کاڵ کە دەرئەچێت خوازیاری ئەوەیە کاری هەبێت و کار بکات خوازیاری ئەوەیە کە کارێک هەبێت و بڕوا لە بارێکی خۆیان کار بکات و هەروەها وەکو کاکشێخی ژووتی زۆر سەرقاڵن بە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە منەڵەن زیادەی بێ ئیشێت و کاتێکە زانکۆ یا پەیمانگا تەواوەکەیت کاتێککە هیچ ئیشێک نەبێت تەمان خۆ سەرقاڵەکە بە تۆڕە کۆمەڵاتیەکان و ئەگەر پرۆژە هەبێت گەنج بچێتە ناو پرۆژەوە بە تەکید هەم دوورەکەوێتەوە لێی هەم داهاتێکیشی بۆ خۆیە بێ هەم بێتە دەستێکی کار بۆ باری کوشت و کاڵیش ڕۆژە هەبێت دەست زۆر سپاس بۆ بەڕێز کەسی کەمان هەیە ئەگەر بەشدار بن بە کورتی بەس بەناویخوا دەستخۆشی لە جەنابی وەزیر دەکەم کە وەکو وەزیرێکی جیاواز و خاچیاتۆتە ناو کۆمەڵگەکەی و دەتوانێت جوان لێ بگرێ و پێشنیارەکان من بە بەرز نرخێنێ. من دوو پێشنیارم بۆ جەنابی وەزیرتە تا ئێستا لەوانەیە بیریان لێ نەکردێتەوە لەوانەشە بیریان لێکردێتەوە بەڵام هەر نەرەخسابێ لەگەڵ پێشنیارەکان فرم کەرتی لەگەڵ کەرتی گەشت و گوزار بەنداوەکان سوودیان لێوەگیراوە تا ئێستا هیچ بەنداوێکمان هەیە وەکو کەرتی گەشت و گوزار سوودیشی لێوەرگیرێ جگە لەوەی کە وەکو بەرهەمێنانی وزەی کارەبا و چەندین شەلالمان هەیە وەکو شەلالی گەلی عەلیبەگ بێخاڵ ئەمانە دەتوان بۆ بەرهەمێنانی وزەی کارەبا سوودیان لێوەربگیرێ ئەمە شەکە سەرچاوە ئابیەکان. پێشنیارێکی تر ئەوەیە کە بەرهەمی ڕەشەوڵاخ ئاژەڵ ئەسپ و جۆرەکانی تا ئێستا سوودی لێوە نەگیراوە لە کوردستان هەر عنی سفرە ئەمەش پێویستە ئەگەر هەش بێ لەوانەیە زۆر کەم بێ بۆ مەبەستی زۆر مەبەستەیە بۆ تۆ گەشت و گوزار ئێستا ئەسپێکی ئیماراتی لێرە بێ لەوانەیە خەڵکی ڕۆژەیە ئەسپ سواری مەبەستە بەڵە نەکار ئەسپ سواری هەر ئەسپەکە خۆی لێرن یعنی هینێشی بەر جیناتی نییە ئەگەر هەشی بێ کەمە لەوانەیە ئەسپێکی ئیماراتی بێنی لێرەوە جیناتی لێ بخێەوە زۆر باشتر. سپاس بۆ پێشنیارەکانت دەستان خۆش بێ سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ پێشنیار و پرسیارەکان شتان کاگا وسار نازانم جەناب دەگە یادداشت کرد بێ پرسیارەکان و پێشنیاریش تۆ بەلاتەوە چۆنە پێشنیارەکان و وەڵامیش پرسیارەکان جێگەر بدەیتەوە فەرموو. وەڵام خۆی گەلەوە دەست پێ بکەم فعلا ئێمە پێویستمان بە هەماهەنگی نێوان هەموو سێکتەرەکان هەیە لەگەڵ پەرلەمانی کوردستان بە تایبەتی لیژنەی کشت و کاڵی پەرلەمانی کوردستان هەماهەنگێکی باشمان هەیە بەڕاستی هاوکاری باشن و کاری باشمان بەیەکەوە کردووە و ئەوانیش لە زۆربەی ئەو بابەتانی کە پەیوەندیدار بێ هەوڵمانداوە بەشدار بوونیان لەگەڵمان نەکرد وەکو سیستەمی پەرلەمانی کە تەنها مراقەبە بکەن بەڵکو هاتوون لە قەزەکەشدان بەڕاستی تێبینیان هەیە سەرنجیان هەیە هاتوون پێشنیاریان شەکانی ئێمەیان باشتر کردووە جوانتر کردووە زۆر باش وەکو کاردی تۆریش باسی کرد کاتۆ ڕێژی حەقەتەن هەنگاوێکمان دەست پێ کردو لەگەڵ زانکۆکان لە ڕۆژزانستیەکەیەوە بۆ توێژین بەڵێ ئەمە ڕێکەوتنێکمان لەگەڵ وەزارەتی لەم کابینێ مەبەستم لەگەڵ وەزارەتی خوێنی باڵا کردووە پێویستان نیە پەنابەنە ناوەندە ئەکادیمیەکانی دەرەوە جگەل لە هەرێم بەڵای جارێم پێم وایە وەڵا قسەیەکم لەسەر مەوزوعە ئێمە توانای باشمان هەیە لە هەرێمی کوردستان لە ڕووی پسپۆری باشمان هەیە لە زۆربەی ڕۆکانەوە یعنی من مامەسایەکی زانکۆ کە 30 ساڵە ئەزمموی هەیە 30 ساڵە ینی توانای کۆ کردوتەوە معریفەی پەیدا کردووە بۆ مستود لە مامەسایە نەبینم قوتابیە کە کۆلیژی تەواو کردێتەبان ئەویش ینی ئەندازێکی باش زانست و معریفەی لە پسپۆرەکەی خۆی پەیدا کرد بۆ سوودی نەبینم بۆ دێم جارێت هەر پەلاماری دەرەوە دەدەم ئەم بان منیشی بژێڕمەوە ئەمە ینی
کەسێکیان هێنا لە دەرەوە یان ئەو پسپۆرە لە بواری ئابووری کشت و کاڵی ڕاوێژکارێکی گەورەی وڵاتێک بوو بەحساب هات لەگەڵ من دانیشتەمەە من ینی هێڵە گشتەکانی وەزارەتی کشت و کاڵم پێ ڕاگەیان کە ئێمە بە تەمای چین و ئێمە چۆن دەمانێ ئەم کەرتی کشت و کاڵ ببژێنینەوە لە ڕووی کشت و کاڵێکی و لە ڕووی ئاویەکەشیەوە دواتر لە مەجلیسێکی فراوانتر بەڕێوەبەرە گشتیکان و ڕاوێژکارەکان هەندێک خەڵکی پسپۆر 8-9 سعات دانیشتن پاش ماوەیەکی چۆتەوە ئەنجومەنی وەزیران لەوێ راپۆرتێکی بۆ ئێمە ناردووە کەەوە ئەو کەسە پسپۆرە لە بواری ئابووری کشت و کاڵی وڵاتێکی گەورە راپۆرتێکم بۆ من هێناوەتەوە تەماشام کرد خوێنمەوە 15 لاپەڕێک بوو تەماشا دەکەم هەموو قسەکانی منە لەوێ دەرز کراون کە ئەمانە بکرێ باشە ئەمانە بکرێ باش ئەمانە بکرێ باشە کورداوەریخماندا ڕۆنی خۆمان لەسەری خۆمان ئێوە خۆتان پێشنیاری هاتنی ئەو کۆمپانیای کەسایەتیەکانە یان حکوومەت بۆی کردبوون کە هاتووە بۆی کرد ڕێوە نەبووە ئەمن توانای هیچ کەسێکی لە دەرۆژ بە کەم ناگرمەوە فعلەن هێندێک شتێ لەوانەیە من پێویستم بهێنێ تەکنۆلۆژیا و زانستی نوێی هەبێ لە دەرەوە سوودی لێ ببینم بەڵام جاری واشەیە بەڕاستی ئەو توانە علمیە لە لای خۆم هەیە بە سوودی نابین بۆیە من بەڕاستی لەگەڵ ئەوەشم زۆر باش ئەو دەرگای کراوەتەوە ئیشاڵڵا ئەم هەمە هەنجی فراوان دەکەین بەهێز دەکەین ئەگەر لەسەر پرسیارەکان باسی پرۆژەی نازم ئەگە وەزارەت دەڵێ سەربەخۆ ئیش بۆ خۆی بکات چاوەڕێی حکوومەت نەبێشتی وا ئەکرێت ئەوە بەڵێ کاشماڵ باسی کرد ئێمە من ناتوانین پرۆژەمان هەبێ ئەمڕۆ بەڕاستی حکوومەت بە پێی سیستەمی ئەوە کە کەرتی تایبەت کارا کراوە کەرتی تایبەت ئەو ینی هێندێک کارهێدەیکە کارگەیە و پیش و کاری ترە وەزارەت تەنها بۆتە وەزارەتی پلان وەزارەتی دەرکردنی ڕێنمایی بڕیار و داڕشتنی بەرنامە بە پرۆژە بۆ سۆنێتی بەهێزکردن و بە گەشەپێکردن و پەرەبێدانی وەزارەتەکەی خۆی ئێمە ناتوانین مەسەن ئەومان هەبێ بەڵام ئێمە شتێکمان کردو بەڕاستی ئێمە داهاتمان باش لە وەزارەتی کشت و کاڵ داوامان لە حکوومەت کردووە کە بڕێک لەم داهاتە بۆ وەزارەتی کشت و کاڵ بگەڕێتەوە بۆ پەرەپێدانی کشت و کاڵ ئەمە مبدەی موافقەیە کراوە بەڕاستی بەڵام تا ئێستا بەداخەوە ینی وەڵامە فەرمیەکە نەهاتوتەوە وەزارەتی کشت و کاڵ بۆی کاری سەر بکرێ لەنەمە داهاتێک باشمان بە پێی یاسای 37 ئەلف هەرچی داهاتی بڕیاری 37 ئەلف هەرچی داهاتی بۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە هەرچەند بودجە لە هەرێمی کوردستان ئەوە چەند ساڵێکە هەر نییە بەڵام وەزارەتی کشت و کاڵ چییە یەکێک لە کێشەکان وەرزم ئاماژەیان پێکردەوە یەکێک لە کێشەکانی ئەمە کێشەی بودجەیە 2014 2015 2016 و 2017 تێدا ئێمە هیچ بودجەیەکمان نەبووە تەنها ئیعاناتی زراعی هەبوو ئیعاناتی زراعیش داتاکان لایە 2014 65 میلیارد بووە بەڵام ئەمەش ئەم بڕە بە هەموو لایەک بیزن ئەم بڕە هەمووی خەرج نەکراوە تەنها دیاری کراوە بەس کاتێک کە چوین سەحب بکرێ بۆ پاڵپشتی کشت و کاڵی بۆ بەرهەمێکمان بۆ پرۆژەکانمان سیولێ نەبووە و هەندێک پرۆژەی گرنگمان هەبوو ئێمە بە تایبەتی ئەوە کە کاتی خۆی باسە لە بواری مەسەلەن تەطویرکردن و زیاتر ینی دەستگرتن و هێشتنەوەی کەرتی پەلەوەر کە تووشی زیان نەبن پرۆژێکمان تەقدیم کرد پێویستی بە 6 میلیارد شتێک هەبوو بەهۆی ئەوە کە پارە نەبوو سێ زایش تەندەرمان کرد هیچ کۆمپانیا گۆری نەگرت ساڵی 2015 ئەم بڕەکەم کرابوو بە 32 میلیارد ئەویش پارەکەمی نەبوو سیولا ینی ساڵ بۆ ساڵی کەمی کردو ئێستاش ساڵی 2016 بوو بە 19.5 2017 تەنها 9 میلیارد موافقە کرا بۆ پاڵپشتی کشت و کاڵی هەستا لەمە بەڕاستی ڕخ نەمگرتووە و نامە دووبارەم نادێتەوە کە داوای 38 میلیاردمان کردووە مەبدەئیەن موافقەیەکی بۆ 38 میلیاردەکە بەڵام بەداخەوە تاخیرە یعنی من تا پرۆژەکان ئامادە دەکەم و تا ینی موافقەی لەسەر دەکرێت دووبارە لە وەزارەتی دارایی دەبێت سەری ساڵ و سەری ساڵش ئەگەر ئەو پارانە خەرج نەکرێ نەبرێن لە خەزێنەی بەگەرنەوە خەزێنە ئەگەر بین سەر پرسیارەکان مامۆستا کاتمان زۆر باسی قوتابیان کرا ئەوانەی کە لە بەشە کشت و کاڵەکانن ئەمن بەمان لێ وەربگیرێ بۆ بەڕێوەبردنی پرۆژە و ئەمن بە مافێکی خوان دەزانم بە تایبەتی دەرچوانی کشت و کاڵی بۆ ئەوی بە تایبەتی ئەوەی ڤێتەرنەری پزیشکانی ڤێتەرنەری کە بەپێی یاسای حکوومەتی عراقی کۆن کە ئێستاش کاری پێدەکرێ بە پلەبەندی دادەمەزێن 3 ساڵ گرێبەز دەبن دوای دەبن بە دائیمی تەبان ئەمە نەکراوە بەڕاستی 3 ساڵە بۆ 2 ساڵە بۆ دەرچوانی پزیشکانی ڤێتەرنەری کە ئەمن دووبارە ئێستا ئەم ساڵیش داوام کردێتەوە کە لەگەڵ ئەو هاوێنەی پزیشکانی کە ئێستا هەندێک چەند دامەزان وەزارەتی تەندروستی ئەمەیان بۆ بکرێ دەرچوانی کۆلیژی کشت و کاڵ و پەیمانگەکانمان بەڕاستی من لە سەرتاوە لە خەمیان دام و ئێستاش هەر پرۆژەمان هەیە پرۆژێکمان هەبوو کە زەویان پێ بدەین
پرۆژەکەماش ئامادەیە پێویستی بە تەصدیقی پەرلەمان و پەرلەمان تەنها ئەوە گرفتە بەڵێ لەویان بەڵێ ئەرێوە تەناوە گرفتە چکەم بە بەڕێوەبەری گشتی کشتتوکاری محافزاتم گوتە زەویشیان ئامادە کرد ینی بڕێک زەویان تەرخان کردو بۆی کە ئەم پرۆژەی دەست پێ بکەین بکەوێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام پێویستی بە پسندکردنی پەرلەمان هەیە ئەویژەوە پەچی خراو و نەکراوە پرۆژەکەمان پەرلەمانیش تاسیری لەسەر بەڵێ بێگومان پرۆژەشکەمان هەیە ئێستا بڕیارمان داوەتەمان ئێستا لێرانە دەوراتیان بۆ کراوەتە لە سلێمانی کە هەر سوێچ کشتتوکاڵی چەند خانوویەکی پلاستیکی پێ بدرێ سەپەرشتی بکە ئەوە بۆ چۆتە جواری گرفتی نەماوە بەڵێ گرفتی نەماوە بڕیاریشمان پێدا و بڕیاریشمان دەرکردوەوە ڕێنمایشێ بۆم بەستەوە ئێستا خولیان پێ دەکرد لە سلێمانی لێرە خاوەنی ئەو پرۆژانە بەوە هین ینی هەماهەنگی ئەوە بەڵێ ئەمە بڕیارمان داوا دەبێ بکرێ ئەمە لە نێوان ئەو دەرچووی کۆلیژەکانی کشتتوکاڵ و بەڕێوەبەری گشتی کشتتوکاڵی محافەزە لەگەڵ ئەو خانی پلاستیکانە گرێبەست دەکرێت بۆ ئەمە بەستە لەگە وەزارەتی شارەوانی ئێمە لەم ڕۆژانە کوبنەوەمان کردو تەبان بڕیارێکمان داوە لە کوبنەوەکەمان هەدوو لە کە ئەو نەمامگانێک کە هەن کە سەر بە وەزارەتی شارەوانین پێویستە ئەوانیش لەلایەنی دەرچوانی کشتتوکاڵی و بەتایبەتی نەمامگەیان باغداری سەرپەرشتی بکرێن پرۆژێکەکەمان بەڕاستی هەیە ینی وردەوە ئێمە خەریکین لە من ئینی ئەو سەرەتایەکەش یاعقوب پێم خۆشە من لایەک بیزانن ئەوەی کە لە 24-23 ساڵی ڕابردوو نەکراوە نابێت خەڵک چاوەڕە بکە بە 2 ساڵ بکرێ لە کات دەکەت و تووشی قەیرانی داراییش بووی 2013 کە وەکو باس کرا باشترین بودجە تەرخان کراوە تەنها 1.8 بۆ کشتتوکاڵ تەرخان کراوە ئەگەر بێت مامۆستاگە بێن سەر پرسیارەکان کە وازم کاتەکەمان زۆر کەمەوە بەڕێزێک مامۆستامزە باسی بەنداوی کشتتوکاڵی کرد بۆەوەی کە ینی بچووک بەنداوی خۆی بەنداو ینی بەمەسەن زەر بابەتێکی گرنگی بەڕاستی وروژاند کاک یاعقوب مەسەلەی ئاو ینی بەڕای من لە کشتتوکاڵەکەش گرنگترە ئەگەر ئێمە خاوەنی ئاوی پێویست نەبین و دەستیش بەم ئاوەوە نەگرین دڵنیا بە نە کشتتوکاڵ دەبێت نە ژیانیش دەبێت پێ دوانی خاوەنی ئاوی پێویستی ئێمە بەڵێ بە ئاوی باران و بەو ڕووبارانێکە هەمان و بە کانیاوەکان و سەچاوەکانی ئەوانێک کە لە دەرەوەش بۆ هەرێمی کوردستان دێن ئێمە ینی خاوەنی ئاوی پێویستیم بۆ هەموو بارەکان بۆ کشتتوکاڵ بۆ پیشەسازی بۆ خواردنەوە بۆ گەشتوگوزار بۆ هەمووی بەڵام ئەم ئاوە خەزم نەکراوە وەگەڵ نەدراوەتەوە و ئەوەی بارانیش زۆری بەزایە دەچێت و ڕووبارەکانیش بە هەمان شێوە دەڕوا بۆ خوار بە ئیستیفادە و ئاویش زەویش کە دەرهێنراوە کەمە سامانێکی گرنگە ینی بۆ داهاتومان ئەویش بەڕاستی دیسانەکە ینی زۆری لێزایە بووە و ئیستیفادەی ئەو توی لێ نەکراوە بەڵکو دەرمان هێناوە بە زایە تەبان خەسار بووە ئێمە پرۆژەمان هەیە بەڕاستی بۆ مەبەستا زۆر باش دەستخۆش بێ وەزم کاتمان زۆر نییە بورە کاک خەڵەف جەنابەت چیت هەیە لەسەر وڵات تەنها من یەک شتم لەسەرەوەی کاک دکتۆر ڕێژینە هەستن نەیشکێنێ حەزەکەی دواتر ئەگەر دوای ئەوان ئەگەر مەجال بێت دقیق کۆتایی بین لای جەناب بەنسبەت یاساکانەوە ئێمە زۆربەی یاساکانمان کۆنن وەیەکی لە مشکلەکانی ئێمە لە ڕابردوو ئەوە بووە و ئەسڵن لە پەرلەمانی کوردستان لە خولەکانی پێشوو زۆر یاسا هەیە ئەوەی کە کاک دکتۆر باسی کرد ڕێک کۆپی یاسای وڵاتێکی تر هێناویان لێرە تەرجمەیان کردو و توانەوە ئیشی لەسەر بکە ئێمە زۆر محاولەمان کرد لەگەڵ ڕاوێژکارەکانی پەرلەمان یاساکانی مەجای کشتتوکاڵ کۆ بکەینەوە چکان یەک یاشانیە زۆرە ئالۆزە بێکەڵکن ئەوەیە کۆی کەینەوە و وا بکەین یاساکانمان تعدیل بکەین یان بڕیاری پێویست دەرکەین یان یاساکان تعدیل بکەین زۆر ئالۆز بوو ئێمە چەند یاسایە کارمان لەسەر کرد بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵی کە لەوانە بیمەی کشتتوکاڵێکی تریان مەسەلەی یاسای ڕێخستنی پرۆژە یاسای ڕێخستنی ئاو و ئیدارەدانی ئاو ئەمانە بەڵام کە پەرلەمان پەکیکەوتە جارێ ئەو ئیشانەمان وەساوە زۆر باشە کارە نەبوونی پەرلەمان ئێوە لەم کاتایی تر ئەوە بۆ 2 ساڵە چێت چی ئەرکێک لە ئەسۆتانە مامۆستا باسی کرد کە ئابسار کە ئێوە هەمانجیتان لەگەڵمان هەیە ئەوان بەشدار ئێمە لە کە پەرلەمان پەکیکەوتووە بەڵێ دەرکردنی یاساکان دەرکردنی یاسا و بڕیار لە هەرێمی کوردستان پەکی کەوتووە ئەگەر ئیشی لیژنەکان بەردەوامە چکە بە پێی پێڕێوی ناخۆی پەرلەمانی کوردستان جێگری سەرۆکی پەرلەمان بەرپرسە لە کاروباری لیژنەکان بۆی لیژنەکان ئەتوانین شوکاری ڕقابی خۆیان بکەن شتێکی زۆر گرنگیان کردو لیژنەکان لە ماوەدا ئێمە وەکو لیژنەی کشتتوکاڵ کردومانە کابراڵێ سەرەتای 76 تازە دڵمان گەرم بۆ ئیشکاری خۆمانەکەین و خۆشبەختانە زۆر ئیشمان کردو بۆ نمونە ئەو خەڵکە بەتوانانی کە هاتنە دەرەوەی ئەو پسپۆڕانەی کە هاتنێکی لەو پسپۆڕانە من وڵاتەکەیش ئەڵێم ئەمریکا بوو کە جەنابی وەزیر باسی کرد
هاتن ئێمە پێشنیارێکمان کرد سیمینارێکمان بۆ ڕێخستن لەگەڵ بەهاوبەشی سەنتەری توێژینەوەی پەرلەمان و لیژنەی کشتتوکاڵ بە حزوری نوێنەرایەتی وەزارەتی کشتتوکاڵ لەوێ تقریبا 2 سعات هەموو خەڵکانی خۆمان قسەیان خەڵکی پسپۆر و شارزامان با کرد ئێمە خۆمان قسەمان کرد لە کۆتاییە کابرای پسپۆر وتی وەڵای ئەو قسانەی کە ئێوە کردان تەنها لە مەجای عمل جێبەجێ بکرێ پلانی بۆ دابنێن حکوومەتان هەبێ پلانی بۆ دابنێ هیچ پێویستان بەدەستی دەرەوە نییە خۆشبەختانە ئەم ینی ئەمە ئەنجومەنی وەزیران هێنابووی پیاوێکی بەتوانا بوو زۆر معلوماتی هەبوو لە مەجای اقتصادی کشتتوکاڵی پسپۆڕێکی هەبوو ئێمە من قەت لەگەڵ ئەوە نیم بچین ئێستا پارە خەرجکەین و توانای دەرەوە ئەوانە بەکاربیین خەڵکی بەتوانامان زۆر ئێمە ئەو مشکلێمان نییە مشکلەی تەطبیقمان هەیە نەتیجە ئەو سیمینارە کۆی گشتی سیمینارەکە 2 خاڵی زۆر گرنگ بوو یەکێکیان پەیوەندی بەوە هەبوو بازار بدۆزرێتەوە بۆ بەرهەمە کشتتوکاڵەکان و بازارەکە بەشێکی بە کارگەکانی کشتتوکاڵی ئەدۆزرێتەوە بەشەکەی تری ئەبێ کەرتی تایبەت داخلی کەرتی کشتتوکاڵ بکەین اینجا ئەتوانین ئێمە کەرتی کشتتوکاڵ ببینە پێشەوە ئێمە کە ئەمانە کراوە هەنگاو نراوە لەم مەجالانە ڕۆشتۆتە پێشەوە بەڵام ڕۆتینات پشتی هەموو هەنگاوەکانی شکاندەوە ڕۆتینات نایڵێ ئیش و کارەکەمان بچێتە پێشەوە مەسەلەی دەستی کار من لەگەڵەوە نیم ئێمە لە دەستی کارمان لە هەرێمی کوردستان نییە هەمانە و دەستی کارەکەشمان هەرزانە بەڵام ئێمە ناتوانین ڕێکی بخەین ناتوانین وەگەڕیان بخەین ناتوانین ئیشەکانی وەک پێویست بۆ بدۆزینەوە ئەوەی کە کاکەشێخ ئەڵێ ڕاستە وەکو جوزە وەکو مەسەڵەن ئەوە حاڵەتە بەڵام وەکو دیاردەی بێکاری لە هەرێمی کوردستانە هەیە زیادی کردو ئەم دیاردەیە ئەمە وای لە گەنج کردو گەنج تووشی بێهیوایی بووە بۆیە ڕوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەکە ئەگەرنا من لە هەفتەی پێشوو سرم داوە لە ئەو وەبەرهێنەی کە کارگەی دۆشاوی تەماتی شارە زووری بنیاد ناوەتەوە نزیکەی 800 دۆنم زەوی کردو بە تەماتە چاندنی تەماتە ئەوەی کە فەلاح بێ ئەزانێ جیاوازە لە چاندنی گەنم و جۆ و بەرهەمەکانی تر چاندنی تەماتە ئەرکێکی زۆر قورسە 800 دۆنم مەبلەغە ینی زۆرە 400 ڕۆژ هەیە 400 کرێکاریشی بۆکە هەر 400ەکەی کووردە ئەمە جگە لەوەی لە معاملەکەی کە ئیشەکە هەمووی کوردی تیاوی ئیشەکە اینجا حکوومەتی ئێمە چی کردو بۆ ئەمە هەندی هەنگاوی بۆ ناوە کە دەمی حکوومەتەکەیتەوە قسە لەگەڵ حکوومەتەکەی ئەڵێ من زەویەکەم بە بەلاش داوەتێ کاتی خۆی تەمانە معاملە کۆنە هەموو پێداویستەکانی هی من بۆ لە ڕابردوو کە دامناوە ئێستا بە کرێی ساڵانە 45 میلیۆنی لێ وەرەگرێت 45 میلیۆن دینار کە دێتەوە بەلایەوە بەرهێنەکە ئەڵێ 45 میلیۆن دینار بۆ من زۆرە چونکە کرێی کارەبام زۆرە چونکە ئەو شتانی کە داخل یەکەم گومرگم لێسێن چونکە دەستی کارم لە کۆمەڵی مەجاالە زۆر لەسرم ئەکەوێ و بەرهەمەکەیشم منافەسەی ناتوانین منافەسەی تورکیا و ئێران کە هەموو ئەنواعی خۆتانزان دۆشاوی تەماتە لە هەرێمی کوردستانە هەیە پێویستە ئەم وەبەرهێنانە کە دانیان لێ دێتە پێشەوە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی کشتتوکاڵ بە تایبەتی و دوای بەر لە وەزارەتی کشتتوکاڵی وەزارەتی پیشسازی و بازرگانی پشتی بگرێ بۆ معلوماتی ئێوە لەلایەک ئێمە پێشنیارمان کردووە ئەنجومەنی ئابووری لەگەڵ بەڕێز جێگری سەرۆکی حکوومەت دانیشتوین کاک عوسمان شوانی بان کردووە کە سکرتێری پێم وایە ئەنجومەنی ئابووریە بانی کردووە تاوی ئەنجومەنی باڵای ئابووری لەوێ لەسەر ئەوە کۆک بووین کە چۆن ئەم کارگانە بکەوێتە ئیش و پێشنیار بکەین بۆ ئەوەی کارگەی دۆشاوی تەماتی شارە زوور ئەسڵەن مدیر عامی پیشسازی بازرگانی هاتە لیژنەوتی من لەگەڵم بۆ 10 ساڵ عەفوی بکەین لە دوای 10 ساڵ شتێکی ڕەمزی لێوەربگرین باشە ڕۆشتوین لێوە کتاب کراوە بۆی کەم بکرێتەوە لەم سەرەوە لە سلێمانی کتاب کراوە لە کارگەی ڕابگرن لەلایەک ئەڵێ ڕایگرن لە بەرەوەی ساڵانەکەی نەداوە لەلایەک ئەڵێ ساڵانەکەی با بۆ کەم بکەینەوە زۆر ئەمە بێپلانی نەبێت چ دەست خۆش بێ سپاس بەڕێز دکتۆر ئەمە ئێوە پرسیارە لە بەڕێز بکەم لەگەڵ تالیق و کراوی قسەکانی تر خۆت چیت هەبێ لەسەرەوەی کە عەبسەر باسەوەی کرد کە ئەوانیش کە لە دەرەوە دێن وەکو نمونەیەکی هێناوە وەکو وایە کە ڕۆنی خۆت بێ لەسەری خۆتی بدەیتەوانێت کە لە کاتێکە ئێوە بڵین کەسانی ئەکادیم و شارەزا زانکۆکان ناوەندەکانی توێژینەوە و هەموو دیراسات و بەحسەی کەکرێت لە زانکۆکانە بە هەموو خۆناغەکانیانەوە ئەمە کافی نییە بۆەوەی کە جارێکی تر تەنها و کا خەڵەفیش باسی کرد تەنها ئیدارەدانێک و ڕێخستنێک و پلانێکی لەسەر دامژەیتر کافیە و شتێکی وانامێنێت زۆر دروست بوو هەردوو بە ڕێزان باسییان کرد هێزی کاری خۆماڵی یاخود عقلی خۆماڵی ئەوەی کە هەمانە لە ناو زانکۆکانمان ناوەندا ئاکادیمەکان بڕواکەم بە شێوەمان هەیە من زۆر کۆکم زۆر ڕاستە خەڵکی بەتوانامان زۆر هەیە بەڵام لێرە لە ئیدارەدان و ئاراستەکردنەکەیان ڕنگ بیشکارمانە بێوەکو باسم کردیانی تۆ چەند یاسایەک دەرکراوە تا ئێستاکە پرس بەیەک ئەکادیمی نەکراوە ئەم دەقیەم یاسایە ڕاستە ئەمەی شەکەلی ئیشکالەکان لە بەریواتە سەوریان کردو هەتاندان پەرلەمانە بیناوێت پرسە پێ بکرێ پێشووتر من باسەکەم ئەمە خاڵێک من ئەمێ لە خۆمانەوە دەست پێ بکەم وەکو خۆمان وەکو زانکۆ لە یەک قەوسی بچووکە هەردوو پرۆژە یاساکەی کە ئێمە وتم ئامادەمان کردبوو
پێشوەختە نوسخەی پرۆژەکەمان نردووە بۆ هەردوو زانکۆی سلێمانی و سەلاحەدین بۆی ڕای خۆیانمان لەسەر بدەنێ لە دوای ئەوانەی ئێمە مناقەشەیمان کردو ئەوە هەروەکو معلومات ئەمە من باسی ئەو یاسای بەرەوەڵێکم کردەوەی پێش بڕیارەوە ئەویان کاری تر بۆ دویستم بۆ ڕاستکەم و دایم تەمەنە ئەمە پەرلەمانی ناوێ تەنها موافقی حکوومەتی ویستووە نردومان بۆ ئەنجومەنی وەزیران لە ئەنجومەنی باڕێ ئابووری مناقەشەمان کردووە بڕیاری پێ دەرکراوە و ڕێنمایی هەیە یاسای ناوێ پێشووتر یاسا هەیە یاسای پاراستنی بەرهەمی خۆماڵی هەیە ئەو یاسایە فعلەن بەڵام ئەم دانانی ڕسومات و لابردنی و ڕێگرتن ئەوە لەسەر ئەساسی ئەم یاسایە بەڵێ ئێمە نەمابینیەوە ئەوەی جەناب باسی ئەو ڕێنمایی ئەو ڕێنمایی منە مەوێت لەسەر یەکشت قسە بکەم ئەوەی تا ئێستا باسکرا شتەکان هەمووی لەسەر بابەتی بەرەمهێنانە بە ڕێژیکەم ئەمەی ئەم براجوتیارانەمان ئێستاییکەن ئەو بە ڕێزانەی کە ئێستاییکەن بە شێوەیەکی تەقلیدی و کلاسیکیە و جاران یعنی جاران لە گوندێکە خەڵک بەشی خۆی هەی بووە و بەشی ئەوەی مێوش بەگەنمێکی کرد بێ گەرمیانیەک لەگەڵ هەورامیەکە و هیچی تر بەس ئێستا سیستەمێکی تازە هاتوتە گۆڕێ ئێمە لەوەیە غیابمان هەیە ئێمە وەکو خۆمان درکمان بۆ کرد 2 ساڵ پێش ئێستا من لێرەوە کە پێشترەوە قسەم کرد کە بێ بەرهەمین ویستمانە بەرهەمدار بین چکە ناکرێت لە یەسا بژین بەشێکمان هەبوو بەشەکەمان گۆڕی ئێستا ناوی کارژێڕی کاری کشتتوکاڵی و گەشە پێدانی ناوچەی گونشینە ئەم بەشە هاتووە لەسەر ڕایەوەی لەسەر بەرهەم تەواو لە دوای بەرهەم چیتر ئەم پرۆسانە دەیەیتر دوای پرۆسی مارکتینگ بە هەموو چەمکەکانی پرۆسەی فرۆشتن و ساغکردنەوەی دواتری پرۆسەی جوانێتی دانوستان لەگەڵ وڵاتانی خەڵکی تر جوتیاری ئەمە بێ فێر بێ یا خەڵکی و ئەندازیارانێمە فێر بن لە یاساکانی کشتتوکاڵ شارەزا بن و بانقی کشتتوکاڵی بخوێنێ و کۆمەڵێک شتی ترمانەیە کە ئێستا ناکرێمە لێرە باسیکەم ئەوەی کە زۆر گرنگە ئەم بەشی ئێستا کە ناوی ئەیاردیە لە زانکۆی سلێمانیەمان و تاکە بەشە لە کوردستان و عێراق و لە ناوچەکە ئەمە ئەو جۆرە ئەندازیارە دروستەکە کە ئێستا ڕێک بازاڕی کوردستان و ناوچەکە پێویستی پێێتی وەکو ئەوەی کە تۆ کادیرێک بەرهەم بێنی بە چاوی لە بەرهەم نەبێت جوتیارێ مەزازانێ بەرهەم بێنێ کاک شێخ جەمال دانیشتۆ لە بەرهەم ئیشکالی نییە ئیشکالەکە بەڵێ ئەو نمونەیە بڵێن بەس هەمووانیە ئەوە باسی نمونەیەەکە ئەکەم باسی ئەوە نا من ئیشکالی نمونەیەەکە باسەکەم ئەی ئەو جوتیارە فەقیرانی ترێ بێت چی بن ئیشکالی لەوە نییە کە بەرهەمی باشێنێ بە کواڵیتی زۆر باشیش ئیشکال لەوەیە کە لە چێوگەکەی بەرهەمەکەی دێتە دەر هەتا ئەلوە دەست بەدەستکردن و سوکردنی ئەو بەرهەموو تەنانەت بێبەهاکردنی هەندێک جار خێری ئەوەی ناکە تەنانەت حەقی گواستنەوەکەی بە ئەلێرە و ئیشکال ئێمە لێەوە خەلەلمان هەیە جا ئێمە هاتوینە لێرە بە بیردۆزی زانستی و بە تەکنیکی تازە ویستمانە کادیر دروستکەین بە خۆشببختانی شاڵە لە چەند ساڵی داهاتوە بەرهەمەمانە بێ چەند خاڵێکی گرنگ کە من ویستم لێرە باسی کەم باسی ئایندەی خوێندکارت کرد بۆ ئەو کاکەیە من ڕاستەکەی من داتایەکی تازت پێ بڵم 4 خوێندکارێکی ماستەرم مناقەشەی ماستەری کرد ئەمە داتای تازەیە سێرڤەیە کرا لەسەر ئاستی هەموو پارێزگای سلێمانی هەڵەبجە بەڕێزان بڕواکەن ئاستی ئەو خوێندکارانەی کە دەرچووی زانکۆکانن کە ئێستا بڵێن کاری کشتتوکاڵی ئەکەن لە 100 یعنی کەواتە منێکێک مولانی لە توێژینەوەکەیە داوام کرد کە باسی کرد کە بڵێن سەپەرشتاری پرۆژیان پێدرێت تۆ پێ وایە ناتوانن لێوەشی بکەن و بەسەری و بۆشن ئەوە دوشتی جیایە من باسی ئەسامە یەکشتی تر بڵێم پرۆژە جیایە ناوچەی گونشین پرۆژە شتێکی زۆر بچووکە مقارنە بە گوندەکان ئەبێ ئەو دوشتە باجیاکەینەوە منەوێ لێرە باسیکەم ئەوەی کە گرنگە ئەوەی کە باس هەرمەداین عملی یعنی بەڵێ آخر بەس دوشتی جیایە پرۆژەیەکی بزنسە تۆیەکی جوتیارێک هاتۆ تاسە بە شێوەیەکی کلاسیکیکە تاسە جوتیارێک نازانێ ئینکەم ستیتمنت و فاینانشال ستیتمنتی چیە بینوسێ ڕۆژی چەنی سەرفکرد چیەکە چۆنە ڕواچەنی خێرە چەنی زەرەرە ئەڵێ وەڵا بە عەقڵم 4 فەردەونی بوو لە زانستی بزنسە کە بزنسەکەی نابێ بە عەقڵم بڵێ بێ پێم بڵێ داتا ئەو دوشتی جیاوە چێتە زمنی پرۆژۆ بەڵام ئەوەی کە منەمێ لێرە باسیکەم ئەوەیە پێویستمان بە گۆڕینێکی ڕیشەیی پێکهاتەی وەزارەتەکە هەیە لە دانانی بۆ نمونەیەکی زۆر سادە و بچووک جارێکی وازم لەگەڵ کاک عەبدولستارە باسیشمان کرد لەگەڵ بەڕێزیە لە شوێنێکی تر بوو یعنی تۆ بۆ نمونە جاران وەزارەتی کشتتوکاڵ بوو لەبەر ئەوەی وەزارەت تەقەشوف پێکەن بەبێ یەکلدانەوە بۆ ئەوە یەکسەر سەرچاوەکانە خستە زمنی وەزارەتی کشتتوکاڵەوە بێ دیراسەی دروست ئەمە حاڵەتێک ئێستا ئەگەر بێت وم کابینی هیوادارمە پەیامە بگالیان هەردوو بەڕێزیانەوە کە لێرن هیوادارم لە ساڵانی داهاتوو لە کابینی داهاتوو ئەبێ وەزارەتێکمان ناوی وەزارەتی کشتتوکاڵ و گەشەپێدانی ناوچەی گونشین بێ نمونەیەکی زۆر سادە چەند مانگێک پێش ئێستا 50 گوندی ناوچەی گەرمیان دادووبێدادیان بوو ئێمە گوندەکانمان چۆڵەکەین مامۆستامان نەماوە منداڵەکانمان نەخوێندەوار دەبن کەس بەلایەنەوە نەچوو
ێ باشە بەرهەم چاوەڕێ لە چیەکە نابێت جوتیار بەرهەمی بێنێ یە جوتیارە نەخوێنەوارە بێ مستەقبەلی مناڵەکەیە بێ کەواتە ئێمە لێرە ئەنفالێک کراین وەختی خۆی ژێرخانی تەحتیم بوو داڕوخە لەنەوە تو 6 جاریش کە ڕوخایەوە ڕیاری 1986 دە جاریکەش وتومەوە ئێڵێمەوە بۆی خەڵک کەپس بێ لە مێشتیا ئەنفالی دووەم بوو بۆ کشتوکەڵ بڕیاری 1986 پرۆسەی ئازادی عێراق و هاتنی بریمەر کوشتنی نەمانی تۆی خۆماڵی بوو چکەیەکێک لەو مەرجویاسانی کە جێبەجێ کرد ئەو بەڕێزەکە هات بۆ ئێرە یەکێ لیشەکانیەوە بوو بێ تۆی هاوردە بێنێ کە بەرە ناوچوونی برد ئێستا هیوادارم ئەگەر بمانێت سێکتەر دو قسەم ئەوەیە سێکتەری کشت و کاڵ لە ڕۆگشتەکەی ئەبێ پێکاتی وەزارەتەکە بگۆڕێ بکرێ بە وەزارەتی کشت و کاڵ و من مەسوولم لە قسەیم بکرێ بە وەزارەتی کشت و کاڵ و گەشەپێدای ناوچەی گونشین و لەسەر ئاساسی ناوچەکانیش بەشخۆش بۆ محافظات ئەبێ شتێک دروستکەین سیستەمی تازە پێوتێک کلاس بۆ بەڕێزت کاتی بەنامەکەمان تەواو بوو سپاسانەکەین جارێکی کە ئامادەبووتان بەرزدەر نخێین و بەڕێزانی ئامادەبوو بەشدار بوو بە پرسیار و پێشنیارەکانیان بەنامەکان دەوڵەمەند کرد بە هیوایەوەی کە گفتوگویەکی بەسوود و دیسان بەرهەمدارمان کردبێت لە بواری کردی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو و ئاژەڵداری بە هەموو شێوەکانیەوە بە ئومێدە بینەرانی بەڕێز بم شێوەی هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجاری بەرنامەی پەرست لە کەناڵی ئاسمانی پێیام کە تایبەت بوو بە کەرتی کشت و کاڵ لە بەردەم وەرزێکی نوێی بەرهەمدا تا بەرنامە و دەرفەتێکی تر بەخوای گەورەتان نەسپێرین خواتان لەگەڵ